زیندانی سیدنایە یەک لە مەترسیدارترین و ئاڵۆزترین زیندانەکانی جیهان. مەبرووک! زیندانی سیدنایە بە یەک لە سامناکترین زیندانەکانی جیهاندا دەنرێت کە لە ساڵی 1970 لە ناوچەی قەلەمون لە دیمەشقی پایتەختی سووریا دروست کرا. ئەم زیندانە لەلایەن ئەندازیارێکی ئەڵمانی دیزاین کرا و تەواوی بەشەکانی پێیوەستن بە چەندین کۆد و ژمارەی نهێنی کە کەم کەسەیە بتوانێت لە تەواوی کۆدەکان تێبگات. زیندانی سیدنایە لە چەندین بەش پێکاتوە، لەوانەش بەشی سوور، زەرد و سپی کە لە بەشی سووریە و زیندانەدا ئەو کەسانەی تێدا زیندانی کرابوون کە بە بیرروبۆچوونی یەسەد و دەسەڵاتەکەی تاوانی گەورەیان ئەنجام داوە. لە بەشی زەرد کەسانێک زیندانی کرابوون کە تاوانی زۆر گەورەیان ئەنجام نەداوە و لە بەشی سپیدا ئەو ئەفسەر و سەربازانەی سوپای ڕژێمی تێدا زیندانی کرابوون کە سەرپێچی فەرمانەکانیان کردووە. لە زیندانەکەدا بەشی خوێ و سەلاجە هەبووە کە ئەو کەسانەی لە زیندانەکە گیانیان لەدەست دەدا تەرمەکانیان فڕێ دەدرایە ئەو شوێنە، نەک تەرمەکانیان بە خێزانەکانیان بدرێتەوە و بنێژرێن یاخود بە کۆمەڵ و بەنهێنی دەنێژران. لەم زیندانەدا ڕۆژانە دەیان کە سزای لە سێدارەدانیان بەسەردا جێبەجێ دەکرا. لە هەر بەشێکی زیندانەکەدا بە هەزاران بنکراو هەبوو و بە پێی چەندین سەرچاوە لە ساڵی 2011 تاوەکو شکاندنی زیندانەکە زیاتر لە 35,000 بنکراو بە شێوەیەکی دڕندانە کوژراون. ئەم زیندانە تەنها بە ناوەکو زیندان دەناسێنرا، ئەگەرنا لە ناوەڕۆکەوە وەکو قەسابخانەوە بووە و زیندانەکان بە 72 شێواز ئەشکەنجە دەدران و چ سزایەک کە مرۆڤ بیری لێ ناکاتەوە لە دژی زیندانەکان جێبەجێ دەکرات. هەڵاتن لەم زیندانە وەکو خەون بووە چونکە هیچ کەسێک نەیتوانێەوە لێ دەرچێت و ڕابکات. ئەمەش بەهۆی توندی پارێزگاری ئاسایشی زیندانەکە و هەروەها داپۆشینی دەوروبەری زیندانەکە بەمین بووە. لە ڕووی ئەندازەیەوە زیندانەکە بە شێوەیەکی زۆر بەهێز و ئاڵۆز دروست کراوە. تەنانەت دوای 2 ڕۆژ لە گەڕان لە نێو خودی زیندانەکە تواندرا دەرگای بەشی ژێرەوەی زیندانەکە بدۆزرێتەوە. دوای دۆزینەوەشی زۆربەی زیندانەکان بەهۆی نەمانی ئۆکسجین گیانیان لەدەستدا بوو. لەگەڵ شکاندنی زیندانەکە و ئازادیکردنی زیندانیەکان چەندین چیرۆکی سەرنجڕاکێش ئاشکرا بوون. لەوانە چیرۆکی ڕائیتەتاری و فڕۆکەوانەی سوپای سووریا کە ڕەتی دەکردەوە شاری حەمای ڕۆژاوای کوردستان بردومان بکە بۆیە خرایە زیندان و بووە بە بەتەمەنترین زیندانی وڵاتەکە، یاخود چیرۆکی عەبدولوەهاب داعدوش ئەو قوتابیەی کۆلێژی پزیشکی کە خەون و ئاواتی ئەو بوو ببێتە پزیشک و خزمەتی وڵاتەکەی بکات کەچی تەنها بەهۆی بەشداریکردنی لە خۆپشاندانێک خرایە زیندان و 12 ساڵ لە زیندان ئەوەندە سەختی ئەشکەنجە درابوو ئێستا هیچ شتێکی بیر نەماوە و قسەکردنی بیر چۆتەوە و خۆشی لەدەست داوە. لە زیندانەکە ئەوەندە چیرۆکی سامناک و جیاواز هەیە کە مێشکی مرۆڤ بەرگەی بیستنیان ناگرێت.